بەڵە بینەرانی بەڕێز وەگا ماژەم پێکردتەوەرێکی تەندروستیمان دەبێ و گرنگە لە ئێسادا گفتوگۆ لە سەر و بابەتە بکەین ئایا هەوکردنی گوێ لە ئێسادا ئێمە تەنها لە وەرزی زستانە یاخود وەرزەکانی تریش ڕوبەڕوومان دەبێتەوە ئایا ئەمە تەنها بۆ کەسانی گەورە یاخود کەسانی مناڵیش یاخود لە تەمەنی چەنۆم هەوکردنی گوێ چۆن نیشانەکانی چین چۆن پێی بزانین کە تووشی هەوکردنی گوێ بووین یاخود نیشانەکانی چین و دواتر ئاسارەکانی چین کە لەسەر جستێ و کەس یاخود هەم لە ڕۆ تەندروستیەکەەوە بەجێ دەڵێت کامە زۆربەی ئەم حاڵەتەمان هەیە یاخود هەندێک کەس دەڵێت تەنها کە لە مەلەوانگەوە توش دەبێ یاخود دەچێتە مەلەوانگە بەڵام ئێمە لێرەدا پرسیارەکان تەواو لە دکتۆر یادگار شەوقی کەریم سپۆری نەخۆشیەکانی قورگولووت و گوێ بیستن دەکەین لە ستودیۆی بەیانی باش کوردستان لەگەڵمان دەبێ و وەڵامەکان لە دکتۆر وەردەگرین. دکتۆر یادگار سپاس بەخێربەی بۆ ئامادەبوونت خۆشحاڵم لە ستودیۆی بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵمانیت. سپاس دکتۆرگیان من دەمەوێت سەبارەت بە هەوکردنی گوێ گفتوگۆ بکەین. ئایا هەوکردنی گوێ هیچ نیشانەیەکی هەیە نیشانەکانی چین بۆەوەی کە ئەو کەسە هەست بکە بەوەی کە گوێی هەوی کردو یا تووشی ئەو حاڵەتە بووە؟ بەڵێ خۆی هەوکردنی گوێ بریتە لە هەوکردن بریتە لە گوێچکەی ناوەڕاستمان هەیە گوێچکەی دەرۆمانەیە گوێچکەی ناوی شۆمان هەیە بەڵام ئێستا ئەوەی کەسە لەم وەرزەیە زۆر بڵاوە هەوکردنی گوێچکەی ناوەڕاستە مانای ئەوەیە ئەو گوێچکەی ناوەڕاست هەو ئەکا بەهۆی چیەوە بەهۆی سەرماوە بەهۆی قورگێشە و ئیلتیهابی لۆزەتێنی مزمینەوانەیە و هەروەها بەهۆی ئیلتیهابی قەسەباتوانێ ئەوە بێتە هۆی چی هەوکردنی گوێ بۆچی چونکە ئەو قەناتێکمان هەیە لە قورگولووتەوە ئەچێتەوە ناو گوێ ئەو قەناتە پێوتێ قەناتی ئۆستاکی تەپانڕەوانەی هەمووشمان بیست بێتمان ئەو قەناتە خۆی دایمەن کراوەیە و ئیش ئەکات بەباشی ئەگەر لە کاتێکە ئەو قەناتە داخرا بەهۆی ئەوەی کە باسمان کرد سەرما بێ یا هەج هۆکارێکی کە بێ بەهۆی هینەوە ئەو قەناتە ئەگیرێ کە گیرە خۆی ئیشی قەناتەکە چییە بینی زەختی دەرەوە و ناوە ڕێگەخات ئەو ئیفرازاتانی کۆ بێتەوە لە گوێچکەی ناوەڕاستە یەتە دەرەوە لە ڕێی قورگ و لووتەوانێ ئەوە شتێکی بڵین فسیۆلۆژی طبیعی کاتێککە ئەو قەناتی ئۆستاکی گیرێ و خەپات ئەبێ ئەو ئیفرازاتانە چیە بێ ئەمێنێتەوانێ کەمایوانێ ئەو شلەمەنی ئەو ئیفرازاتە لە پشتی پەردەی گوێ کۆ ئەبێتەوانێ کەمایوانێ کە کاتێک تۆ تووشی بەرسەرما ئەبی یا تووشی پەتایەک ئەبی یا قورگێشەیەکە تووژە بێ ئەمانە ئەو ئیفرازاتی کەماوەتەوە ئەو شلەمەنیە وەسەتێکی باشە بێ بۆ ئەوەی کە بەکتریا و ئەوانە چی بکەن گەشە بکەن کە گەشەی کرد ئەبێ بۆی ئیلتیهاب هەوکردن کە بوو بە هەوکردن ئێمە چۆن پێزانین مەسەلەن ئەو کەسەی کە تووشی ئەبێ نەوعیمان هەیە مەسەلەن نەوعیمان هەیە حادە یعنی توندە نەوعیمان هەیە مەسەلەن نیشانەی کەمی هەیە نەوعیمان هەیە مزمینە ئێمە کە باسی بڵین کە ئێستا بازێکین زۆرتر هینی نیشانە توندەکەیەتی بۆ ئەبێتە هۆی ئازارێکی گوێچکە زۆر ئەبێتە هۆی ئەوەی کە گوێچکە و کب بێ ئەبێتە هۆی ئەوەی تاو هەبێ ئەبێتە هۆی ئەوەی کە بێتاقەت بی خاصەتەن لە مناڵە سێرەکەی شەو تابانی نانوێت دایک و باوگەیەن ئەڵە نەما سێکن هیچی نییە کێشەشی نییە و سکچوونی نییە و هیچ کێشەی نیە و ئەمانە ئەبێت هۆی کە نەتوانی نام بخۆی نەتوانی مەسە مناڵ شیر بخوا شیرەکە ڕەوزەکە سەرجوڵانی ئەبێ هەتا بەیانی ئەمانەی تووژە بێ ئەمە نیشانەکانێتی زۆر باشە. دکتۆر هیوا هەیە بڵێن با لە تەمەنی گەورەکەشە تەنها هەڵامەتێکی بەسی دەگرێت کەواتە باس سوکی هەڵامەتێک دەگرێت مەرجە ئەمە دوای تووشی و هەوکردنە ببێت؟ بەڵێ خۆی ئەوە زۆری نەمەسەن بازێکەیە لێ باشە بۆ من ئەوەم هەڵامەتێکم توش بوو یاڵێ بەخوا هیچم نەبوو هەروە کۆکەیەکم هەبوو وام لێ هاو باسێکی کەشەڵێ من هەڵامەتیشم توش بوو ئەنفلۆنزایشی بەخۆم توش بۆ هیچم توش نەبوو بڵێ مەسەن تۆ لەوانەیە هەڵامەتێکی بەسیط بگری لەوانەیە ئەنفلۆنزایشی بەسیط بگری هەروەک وتمان هەڵامەت و ئەنفلۆنزا هەوکردنی گوێچکەی ناو لووت و جووبەکان و قورگە و ئەمانەیە ئەویش ڕبتی هەیە لەگەڵ ئەو قەناتەیە کە باسمان کرد کە تەماشاکی مەسەن ئمڕۆ هەڵامەتێکی توش بۆ شەو تووشی ئەو هەوکردنەی بۆ هینی گوێچکەی ناوەڕاستی یا بەسەن دوای دوو ڕۆژجا یا هەندێک هەیە مەسەلەن هەڵامەتەکەی توش بۆ لە من چابوومەوانێ دوای چابوونەوەکەم 4 ڕۆژ 5 ڕۆژ هەفتەیەک دەزەکا بەچی یەکسەڵی گوێچکەم بەعزەکەیڵە یەکسەر دەڵێ گوێچکەم کب بوو ناڵێ ئازارم هەبوو یا ئەڵە هەز ئەەکەم گوێچکەم شتێکی تیاەرجنی ئازاری هەبێت هەندێک حاڵەتی کەش هەندێک حاڵەتێک و وتمان هەندی حاڵەتی پێوتێ سەب ئەکیوتی پێڵێن یعنی مەسەلەن تۆ ئیلتیهابەکە ئازارەکە و هەوکردنەکە وەختی خۆی تەواوەکات مەسەن تۆ ئیلتیهاب هەبووە ئازارە هەبوو یعنی ئازارەکەی وابێ کە تۆ ئیلا ئەبێ عیلاجەکە وەرگری چکە ناتوانانی ئازارەکەی زۆر بەقۆتە چاگە بێتەوانێ هەندێک جار ئەو شلەمەنیە ئەو ئفرازاتە کە لە پشتی گوێە ئەمێنێتەوە دەرناچێ هەر ئەمێنێتەوانێ ئیلتیهابەکەی تیان نەماوە چکە تۆ عیلاجی یاوتێ ئەنتیبایۆتیکت داوتێ باش بوو
بەس ئاوەکەش لە منێکە ئەمێنێتەوە کەش لە منێکە مایەوە چی لێە تو ئازارە نامێنێ ئازارە نامێنێ بەس شعورەکەی جۆ کەب ئەبێ زۆر کەسێت ئەڵی گوێچکەم کە بابێن پاکی کەمەوە ئێمە کە فەحسیان بۆ ئەەکەین تەماشاکی گوێچکان هیچ پاک نیە بەس پێی ئەڵێ مەسەن لەوانەیە ئێمە سوالێکی لێگەڵین مەسەن تۆ ئیلتیهابە کردووە پێشەوە پێش هەفتەیە قورگی دێشاوە ئەنفلۆنزا و گرتو ئەمانە سێرەکی ڕە ئەڵێ بڵێ باشە ئەو کە کۆ بۆ ئەوە ئەبێ بەگەوەی گوێچکە کبوون ئەویش بەپێ ئەوە عیلاجی تایبەتی خۆی هەیە ئەمانە جا ئەمە زیاتر لە مناڵە زۆرە یعنی گەورە تووشی ئەبێ ناڵم بەڵام گەورە لەوانێت زووتری چاک بێتەوە بەس ئەمە لە مناڵە زۆرە بۆچی چونکە مناڵ چەند سەبەبێکمان هەیە یەکێک لەوانە مناڵ مەناعی کەمترە یەکێک لەوانە مناڵ مەسەلەن ئەچێتە حەزانە و ڕەوزە و بەچەند ئیبتیدایی و ئەمانە خۆت ئەزانی ئەوە شوێنی قەڵەباڵغا مناڵ لەوێ زۆر توژەبێت لە یەکتیەوە گواستنەوەی مەسەن تۆ مناڵێک سێکێسە تۆ ئەمڕۆ بڕۆ حەزانە ئەمڕۆ بڕۆ ئێستا حالیان بڕۆ ڕەوزەیەک مەکتەبێک لە سنفەکە ئەگەر 20 کەس بن 12یان تووشی بووە لەبەرە تۆ ئەو مناڵە بە دائیمی بەرکەوتەی ئەبێ لەگەڵ ئەمە اینجا مناڵ ئەوانەی کە مەسەن مەمەی بوتڵە خۆن ئەوانە زیاترن بە تایبەتی ئەو مناڵانی کە لەسەر پشت پاڵیانە خەن و مەمەیان ئێنێ ئەوانە زیاتر تووشی ئەبن چونکە کە تۆ مەمەکە دانێ قەناتی بۆچی وتمان لە مناڵا زۆرە چونکە قەناتی ئۆساکی مناڵ کورتە و تۆزێ ئاوا ڕێکە مەسەن مائل نییە بەسەن ئاوا ڕێکە ستو نییە هینیە بڵین ڕێکە لەبەرەوە ئاسانتر بەکتریاکە ئەگوازێتەوە لە قورگ و لوتەوە بۆ گوێچکەی لەبەرەوە زووتر تووشی ئەبێت و زووتر کێشی بۆ دروست ئەبێت زۆر باشە دکتۆر هەندێک حاڵەت یاخود با بڵین لە گەورەیە ئەمە زیاتر هەندێک کات بازەوە دەکرێت ئەو کەسەکە لە پڕ تووشی بڵین با دەموچاو خواریەک دەبێت یاخود تووشی شەلەلێکی دەموچاو دەبێت دەڵێمە هەوکردنی گوێیە پێت نەزانیوە هیچ نیشانێکی نەبوو تا کەسەکە و حاڵەتی لەسەر دەرەکەوێت ئەمە تا چەند کاریگەری هەیە و پەیوەندی بە گوێوە هەیە و بە هەوکردنی گوێوە هەیە ئایا ئەمە ئەو کەسە لە هەوکردنی گوێیە یاخود حاڵەتی تر و نەخۆشی ترە ئەمە جیاوازیەکە بڵێ ئەمە هەوکردنی مادەم دەموچای خواردبێ ئەمە پێڵەدەن هەوکردنی دەماری حوتەمی این دەماری حوت چی ئەکات تەزویری ئەو عەزەڵانەی بین دەوروبەری چاو و ڕوومەت و گوێ ئەم دەوروبەری دەم ئەکات عەزەڵەکانی جوڵە جاری وا هەیە تۆ مەسەلەن هەڵامەتێک ئەگری هەڵامەتێکی بەسیط ئەگری کاتی ئەزانی دوای ڕۆژێ دوو ڕۆژ لایەکی دەموچاو خوارە بێ ئەمە چییە؟ ئەمە عینیشت ئەو ڤایرۆسەیە ئەو ڤایرۆسە تەئسیری کردوتە سەر دەماری حوتەم ئیلتیهابی پێکردووە ئەوەی بۆ دروست کردووە یعنی تۆ مەسەلەن ئازارن نییە مەسەلەن سەیەکەی ئیلتیهابی تیان نییە جەراحەت نایە لە گوێ تۆمانە بەس مجەڕەد چییە ئەو لایەت تۆزێت دەموچاو خوارد بوو ئەوە سەبەبێکە یعنی تۆ لەوانێت تووشە ببێ بەس ئەوە نییە بڵێ یعنی زۆر کەس تووشێت سەبەبێکی یعنی هینێکی کەمە کەم کەس تووش حاڵەتێکی زۆر ئەوە نییە بڵێ زۆر باشە دکتۆر سەبارەت بەوەی کە لە ئێستادا لە گەورەیە هەیە نە هەڵامەت دەگرێت نە ئەم ئەنفلۆنزای با بڵین وەرزیە دەگرێت بەڵام کاتێکە دێت وەک خۆت باست کرد سیرەکەی لە ناو التیهاباتێکی گوێی هەیە هەوکردنێکی گوێ ئەمە لە چیەوە دروستە بێت کە هەمان کاتا هیچ پەتایەکی وەرزیشی نەگرتووە ئایا ئەمە مەرجە هەر پەتا بگری ئەوسا هەوکردنی گوێتە بێ یاخود بەبێ ئەوەش هەر تووژە بیت بەڵێ ناخێر نایە مەسەن من بڵین ئەچمە شوێنێکەوە سەرمایەک لێمەیە مەسەن خۆم باش دانەپۆشی وە یا ئەچمە دەرەوە باران لێمەیە ڕەشەبایە ساردەوەمانە یەکسەر ئەو هینە بۆمیێت ئەو ڤایرۆسەیەتەن لەشمەوانێ ئەو ڤایرۆسی یەکسەر مباشرەتەن ئەچێتە قەناتی ئۆساکی و گوێچکەم بکە یەیتە ماڵەوە مەسەن سێرەکەی یەک تۆزە شعور بە ئیزعاجێکەکەی بە ئازارێکەکەیت و گوێچکە و کبب بووە کە تەماشاکی مەسەڵی هیچ کێشەم نبوو جاری وا هەیە مەسەلەن تۆ ئەو گوێچکەی و کبە بێڵە هیچ نییە بە هەم دوو سێ ڕۆژە دەماڵەوە بم خۆی بەرە بێ یا لەوانەیە ڕەنگە گوێچکەم پیس بوو بێ لەوانەیە گوێچکەم تۆزە پاکرد بێتەوە یا خۆمشت بێ لە حەماماتمە دەروانەی گوێچکەی کب کردووەمانە بەس کە تەماشاکە دوای فترەیە بۆ لامان ئەو وەختە عیلاجەکەی زۆر ناڕەحەتتر ئەبێ وەک لەوەی چکە ئەم عیلاجی گوێچکەی ناوەڕاستە کێشەکەی زیاتر بۆ خەڵک چییە؟ قەینا ئازارەکەی زۆر ناخۆشە مەسەلەن ناڕەحەتی ئەەکەمانە کێشەکەی بە تایبەتی لە مناڵە لە مناڵە گوێچکەی کب ئەکا دایک و باوکە کەسێکی هێنەوە مناڵەکە ئەهێنەوە ئەڵە وەڵامە گوێچکەی چانە بووە مناڵەکە هەروە ئەکاوە ئەکاڵە ئێشێ کە تۆ سێری گوێچکەی ئەەکەیت و فەحسی بۆ ئەەکەی سێرەکی گوێچکەی چا بۆ تەوانێ
مثلا نابێت و ئازار کە تووشی ئیلتیابی گوێچکای ئازارەکەی زۆر ناڕاحەتە ئازارەکە نابێ بمێنێتوانێت تاکو هەفتەیەک نابێ بمێنێتوانێت بە سێرەکەی مناڵەکە دوای 2 هەفتە 10 ڕۆژی کە مانگێکی کە ئەهێنۆڵن هەرڵێ ئێشێ مناڵەکە مەسەن سێرەکەی لە مەراحلی ڕەوزایە ناتوانە زۆر تعبیر بکە یا مثلا مناڵەکە لە حەزانایە ئەمە چییە مناڵەکە کە پەنجە ئەکا بە گویا و سەروا ئەکاوان لەسەکە گوێچکەی کب بووە باشە جا ئەوە زۆر زەروریە یعنی ئەو کەسانی ئەو کاتانی کە مناڵیان هەیە ئەمانە و ئەو شعوران هەیە بێ زوو ببیرێت چکە لەبەرەوە چەند تێستێکمان هەیە ئێمە توانین دەریخین کە ئەم مناڵە ئەم گوێچکەی چکە کە مناڵ گوێچکەی کب بوو بمێنێتەوانێ کێشە دروزەکاتی دوای بۆ پێ ئەمێنێتەوانێ ئەگەر زووتر چارەسەر نەکرێت بەڵام ئەگەر زوو بیت و چارەسەری بکەی ئاسان چاگە بێتوانێ ئەو کێشەیە زۆر مووی مەسەڵێ بەعزێک هەیە مەسە مناڵەکەی ئەڵە شەو زۆر گریاوە هەڵێ ئەمەنە گریا کاتێکم زانی ئاوێکی زەر بە گوێەوە هاتە دەرەوە و مناڵەکەم ئیسراحەتی کرد و نووستا بەیانی عفو کە تەماشایەکەی نایێنێ بۆ دکتۆر ئەڵە وڵا خۆ من مناڵەکەم باشە و ناگری و ئەوە ئەنوێ و شیرە قۆمانە بەس چی ئەکاتۆ ئەم گوێچکەی ناوازاک و سنووقێکە پەردەی گوێی لە بەردەمایە ئەو شلەمەنێ کۆ بۆتەوە زۆر بۆ پڕ زەختەکە وەکو چۆن تۆ دوومەڵت دەستی پیانی ئەتاقێ جەراحەتەکەی دەرێ ئەینەن شت حسابی بۆ بکە ئەمە مەترسی هەیە دکتۆر زۆر ئەی تەبعاان ئەمە کە ئەم مناڵەکە ئەم گوێ جەراحەتی هاتوتە دەرەوە لە گوێی تەماشاکی گوێچکەی پەردەی گوێی دراوە باشە تۆ لەوانەیە پەردەیەکێک گوێ ئەدرێ ئازارەکە نامێنێت چونکە تۆ ئەمە زەختی ئەو فلودۆ ئەو ئیلتیهابەکەی کۆ بۆ تۆ زەخت بە پەردەکەەوە ئەنێ ئەوێ بتەقێ و خۆی دەربازکە و بێتە دەرەوانێ کە خۆی ئەتەقێن و دەربازە باەتە دەرەوە ئازار نامێنێ تۆ ئەزانی باش بیت بەڵام دواتر تۆ خراپتر بوویت تەبعاان بۆ چکە پەردەی گوێ دراوە مەسە مناڵەکە ئەڵێ باشە بێ و جەراحەتەکەی دەرەوە بۆی ئەسرێوە ئەیشوات بەسە مناڵەکە لین سوتفە ئەیشواری ئاچێ سەرمایشکەیە بێ کە تەماشاکەی یەتوانێ بە ئیلتیهابی لاوانەیە گوێچکەی ناوە و گوێچکەی دەرەوە و ئێسقانەکانی گوێی گرتووەتەوانە و کە تەماشاکەی فەحسی بۆکەی پەردەی گوێی دراوە چارەسەر ئەوەیە تۆ مەسەن کە ئەو مناڵی کە گوێچکەی ئێشا کەوتی گوێچکەم ئێشێ زوو ببرێت بۆ لای پزیشک یعنی زوو بیبینێ دکتۆری قوڵبووی جوولوت بیبینێ دکتۆری مناڵ کورسی عیلاجی بۆ وەرنەگرێ لە هەر شوێنێک مەسەن ئەوە زۆر مەسەنجاری هەڵە وڵا ئەمڕۆ ئەو شروبیان نامێ وەڵا پێیچانە بوو یا ئەم شروبم هەفتەیە شروبێکی ئێمە ئەمە نا ببینێ بۆی بزانێ ئەم تاقی ئێمە تینیکەیتەوە جێکەیتەوە بزانین ئەم مناڵە لە چه مەرحلەیەکایە مەرحلەی حادە یا مەرحلەی ئەوەیە کە خەریکە ئاوەکە کۆبێتەوە یا مزمینە مزمینی چیە ئەگەر 3 مانگ تێپەڕی ئەو گوێ چانە بوو ئەوە پێڵێن مزمین ئەو وەختە ئازاری نابێ تای نابێ بێتاقەت نابێ مناڵەکە یاد ئەڕۆ ئەمانە بە تەماشاکی گوێی لە قسە نییە زۆر باشە دکتۆر مەرجە ئێمە بەس لە وەرزی زستانە هەوکردنی جۆمان هەبێ یاخود هەوکردنی گوێ وەرزی نیە بەردەوامە گەرەو کەسە خۆی نەپارێزێ لە هەر ئەگەرێک و بەرکەوتنێکەوە تووشی و ڤایرۆسە ببێت بەڵێ نەخێر خۆی ئێمە بڵین عادەتەن لە زستانە زیاترە بڵین لە پاییزەوە دەست پێکە لە زستان زیاترە بێ لە وەرزی بڵین گەرمایە کەمتر ئەبێ بەڵام تۆ تووشە ئەبێ بەسەم بەعزە مناڵێک هەیە ئیلتیهابی لۆزەتێنی مزمینی هەیە گۆشتی زیایی لوتی هەیە ئەوە زوو ئەگەر مەسەلەن تۆ بڵین لە هاوینە لەژێر سپلیتە نستووە و سەرمای ئەبێ ئەوە تووشی ئەبێت یا مەسەلەن ئاسکرێم و مۆتۆ و ئاوی سارد و مەزبەح و ئەم شوێنانە هەوای ساردیانە تووشی ئەبێ مەسەن لۆزەتێنەکەی ئاوێکی سادەخوا تووشی ئیلتیهابی لۆزەتێنە بێ گۆشتی زیاکەی لوتی گەورە ئەبێ تەئسیری تێکاوە قەناتی ئۆستاکی ئەگرێ و بۆی ئەچێت جاخۆی هەشە ئەوەش هەیە یانی لە ئەسبابەکانی بەسەن کەوتمان بۆی سەرما و مەناعەکەمی و یا ئەو مناڵی کە لە ناو شوێنێکە ئەژی دوو کەڵوشتە یعنی مەسەن تۆسێکی لە ماڵەکایە باوکەکەیە ئینەکە جگەرەکی ئەکێشێت ئەو دووکەڵەکە ئەچێ بۆی ئەوە زۆر تەئسیرەکات چکە ئەو تەئسیرەکاتە سەری گوێچکی ئەوە یا هەیە عائیلیان هەیەە مەسەسەیەکی مناڵەکە چەند مناڵێکی هەمووی تووشی بوون ئەڵە خۆشم وابووم مەسەن دایکەکەڵە خۆشم وابووم عائیلیان هەیە حساسێتیش دەور ئەبینێت مناڵ هەیە حساسێتی بەبۆن هەیە بە تۆز هەیە بە دووکەڵ هەیە بەڵێ ڕاستە ئەوە شتێکی ئەوەش یعنی سەبەبێ بوو فعلەن ئەوەی کە حساسێتی هەبێ حساسێتەکە تۆ احتیقانی قورگەبی لوتە ئەبێ لوتە ئەگیرێ ئێمە وتمان چییە ئەو قەناتی ئۆتاکیە ڕەبتە بە ناو لوت و قورگەوانێ لەبەرەوە کە دا ئەخرێ
ئیلتیهاب کۆ ئەکاتەوانە لە گوێچکەی ناوەڕاستە و زەخت دەکاتە سەر گوێچکە و تووشە ئەبێتمانە. حساسێتی چییە؟ هینە ئاوسانی ناو ڕووکەشی ناو لووت و قورگە لەبەرەوە تۆ کێشۆ بۆ دروست دەکەن. زۆر باشە دکتۆر هەندێک کاتیان کە زۆر لە ئۆتۆمبیل ئامێنینەوە یاخود بە تونێلێک کادەڕۆین تووشی کبوونی گوێبی لە پڕدوایی کە گوێبەرە بێ خشەخش و هاڵی وەکووا بێت پەردەی گوێ تەقیبێ هەست بە ئیزعاجیەکەی ئەمە لە چیەوە دروست بڵێ خۆی ئەمە تا حدێ بڵێم ئەم شتە ئەتوانم بڵێم تەبیعیە یعنی مەسەڵەن کە تۆ لە ناو سیارە ئەمێنیتەوە زۆر سیارەکە زەختی دەرەوە لەگەڵ زەختی ناو قورگ و لووتت کەمە بێتەوە. تەمان ئەو کەسانی کە زۆر تووشیە بن مەسەن ئەوانەی کە مشکلەی ئیلتیهاباتی جیوبیان هەیە و وەکو بازماکەر قورگ و گۆشتی زیایە و ئەمانە ئەوانە زیاتر حسی پێەکەن کە تووشی ئەبێ کە ئەوەستیت و دابەزیت و ئەمانە تۆ چیەکەی مەسەن ئەو نەتفێ قووت یا هینێکەکەی گوێچکە وەکرێتەوە طبعاً ریتێکی فسیۆلۆجیکی طبیعیە یا مەسەن لە تارەیە مەسەن کە تارە بەرزە بێتەوە نزمە بێتەوە یا مەسەن کاچیتە مەسعادێکەوە سەر ئەکەویت و مەسەن سە بڵین کە تۆ لە شاخەکەەوە بڵین لە ئەس بڕۆ بیتەوە خوارەوە تۆ ئەو پەستانە هینەکە خەلەل دروستەکە ئەوە دروستەکە بەس هەیە دایمەن وایە بەعزێک هەیە ئەوەمان باز نەکرد بەعزێک هەیە لە ئەساسە خۆی لە ئەساسە لە دروستبوونی لە زگماکیەوە مشکلەی جۆگەی ئۆستاچیەکەی هەیە یعنی پێی ئەڵێن ئەمە جۆگەی ئۆستاچی خراپە لە ئەسڵا خراپ دروست بووە لەبەرەوە بێت تۆ زۆر ئاگاو لە خۆ بێ بەو کەسانە ئەڵی یعنی ئاگا لێ بێ لە شوێنی بەرزاییە ئاگا لە ناو تیارە بێ ئاگا لە سیارە بێ مەسەن چەند عیلاجەکە پێش وەختە ئەیانەینێیان لە وەختە ئەیانەینێ بۆ ئەوی ئەو زەختە لەسەر خۆیان کەم کاتەوانێ هەیە ئەوەیە بەڵام دکتۆر هەشە کە گوێی کب ئەبێت باتومی هالوتی ئەگرێ یاخود زەختەکە بۆ سەر گوێی ئەمە تا چەند مەترسی هەیە بۆ سەر کەسەکە ژەڵە لوتت بگرە بەتومی زەخت کە گوێ دەکرێت بڵێ وایە خۆی ئەمە دوو نەوەهینی هەیە گەر خۆشە دواتر شتت ما بێت بڵێ خۆی ئەمە دوو نەهینێکی هەیە تۆ کەواو لێە ئێمە ئەوە هینێکە پێی ئەڵێن مەسەن عملێتێکە پێی ئەڵێن ئەو شتە بکە بۆی بکرێتەوە جۆت بەس نابێت زۆر بە بەقوەتی بیکە ئەمە یەک ناژبێت لەو ئانا بیکە کە هەڵامەت و ئەنفلۆنزەی هەیە و ئیلتیهابەکەی توش بۆ زۆر بۆچی چکە تۆ پەردەی گوێ تەنەک بۆتەوە ئەو شلەمەنیە کۆ بۆتەوانێ کە تۆ ئەو زەختەکەی زیاتر زەختەکەی لەوانێ پەردەی گوێ بدڕێ ئەوەیە مەسەلەکە لەبەرەوە تۆ ئێمە پێڵین عیلاجەکە بەکار بێنێ دوای عیلاجەکە اینجا وردەوە دەبەکاری بێنێ بۆی تۆ زەخت بکات لە قەناتی ئۆستاچی وردەوە دەبیکاتەوانێ زۆر باشە دکتۆر ڕێنمایی دواوتت ڕێنمایی پەتای وەرزی لێ بەڵێ ئێستا ئەم پەتایی کە ئێستا بڵاو بۆتەوانێ زۆر 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 زۆرە لە گەورە لە مناڵە لە هەموو هینێکە داواکەم ئەوانە هەموو کەس ئاگای لە خۆی بێ مەسەلەن خۆی بەرسەرمانە یاتووەمانە و ئەو کەسانەی ئەو مناڵانەش بە تایبەتی مناڵ ئەوانەی کە گوێچکەیان ئێشێت و ناڕەحەتن زوو بەرەو پیری بچن بۆ ئەوەی نەبێتە هۆی ئەوەی کە بێ بە مزبین و کێشە بۆ مناڵەکە چکە کێشە بۆ بیستن و قسەکردن بۆ مستەقبەلیان دروست واتە لە خۆ چارەسەر وەرنەگرن لە خۆ چارەسەر وەرنەگرن ڕێنمایی زۆر زۆر مهمە سەردانی پزیشک مهمە. بەڵێ سپاس بۆ دکتۆریات گار شۆقی کەریم سپۆری نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ بیستن زۆر سپاس بۆ ئێوەش بەیانێ لەگەڵمان